ساڵتان لەبێم کاتتان باش بینەروی سەرخۆشەویستەکانم خۆشحاڵم کە ئەڵلقەیەکی نوێتان پێشکەش دەکەم لە ئێوارەی سلێمانی وە بۆ بابەت و باسێکی دیکە. زەردەخەنە هەموو دەزانین سەرچاوەی خۆشی و جوانی و هەروەها ناسینێکی باشە لەگەڵ بەرامبەردا. جا ئێستا زەردەخەنە تەنیا پەیوەندی بە باشی دەروون و دڵخۆشی کەسەکەەوە نەماوە، بەڵکو دەتوانین بڵین پزیشکێکی بەتواناش لە پشت زەردەخەنەکانەوەیە. وێ بۆم پرۆگرامم حەزم کرد لەگەڵ یەکێک لە پزیشکە بەڕێز و بتوانەکان تایبەت کە پسپۆڕی وردی ددانی هەیە دکتۆر ئەیاد سادق پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش بکەمەوە. هیوادارم ئێوەش سوود ببینن لەو تەور و باسانی کە باسی دەکەم. دکتۆر زۆر بەخێر بێ خۆشحاڵم سپاس بۆ جەنابتان. وەک گوتم ئێستا زەردەخەنە و پێکەنین و دڵخۆشیەکان ئەڵێن ئەوە دکتۆرەکەی زۆر باشە. لە لای ئێوە ئەو قسەیە چۆنە؟ وەڵاهی تا حەدێک وایە لەبەرەوەی کە بەڕاستی ئیشی جوانکاری من دایم ئەڵێم زانست و هونەرە. بۆیە ئەبێ هەردووکی تێکەڵاو بکەی بەڕاستی بۆی زەردەخەنەیەکی جوان بی بە چارەخوازەکە کە خۆی بەدڵی ئەبێ بەڕاستی. دەستان خۆش بێت. دکتۆر دەمێ هەر لە سەرتاوە یەکەم پرسیارم ئەوە بێت کە ئێمە باسی جوانکاری و باسی هونەرمان کرد، باسی زانستی پزیشکیمان کرد. چەند جۆر جوانکاری هەیە کە ئێستا بە شوێکی گشتگیر بەکاردەهێنرێت کە تەنها وەکو جوانکاری بۆ ددان، ینی پێش چارەسەرەکانی دیکە؟ عادەتەن ئێمە کە ئەڵین جوانکاری ئەبێ بە دوو بەش بەڕاستی کاریگەان. شتێک هەیە پێوترێ دایرکت ڤنیر و شتێک هەیە پێوترێ ئیندایرکت ڤنیر. ئەوەی ڕاستی بێ لە هەردوو حاڵەتەکە بەشێکی کەم لە دانەکە ئەگیرێ، بەڵام فەرقەکە لە دواییە چی ئەبێ؟ دایرکت ڤنیرەکە بە پڕکردنەوە چارەسەرەکرێ، باشە ئەوەی تریشیان نە ئیشی تاقیگەی دانی تێئەکەوێت و با بڵین توێکڵی ئیماکسەکەی بۆ دروستەکرێ یانەوە تا بە کیفێکی کاملیش ئەتوانی دروستی بکەی. بەڵێ. اینجا بۆ بینەرەکانم ورتر لە بابەتەکان و هەم لە ناوەکان تێبگەن دکتۆر، ئێمە دەکەین چەند مۆدێلێک هەیە لە ئێستادان، یان دێک کەسێڵێ ئەوکو بەڕێزە دەسە باسی دایرکت و ئیندایرکتت کرد، هەنە کەسێڵێ من سمایل هۆلیوود یا هۆلیوود سمایل شتێکی ئەوە ینی پێکەنینی هۆلیوودی هەیە، هەندێکی کە هەیە دەبینین نەشتەرگەری گەورەی بۆ کراوە بە دەستکاریکردنی شەویلگەکانی ئەوانە، یعنی بەبەستم بە کۆی گشتی لە نێو جوانکاریەکاندا ئەمانە وەک مۆدێلات گۆڕن یاخو کوشەی پیکەسەکە و داواکاریەکە حەزەکەم ئەمانم بۆ باسکەی مەجموعەیە شت هەیە با بڵین پێوترێ گایدلاین. تۆ لەو گایدلاینانە با بڵین کە لە زانستا هەیە تۆ ناتوانی لابەی لەو شتانە، یعنی مەسەلەن کە با بڵین نەخۆشکێت باشە داوای مەجموعەیە شت ئەکا بە شت نییە تۆ بتوانی هەموو شتێکی بۆ جێبەجێ بکەی. بۆچی؟ لەبەرەوەی کە تۆ شکلی دانەکە حەجمی دانەکە دەوری هەیە، شەویلگەی نەخۆشەکە دەوری هەیە، باشە دانڕێکی نەخۆشەکە چارەخوازەکە دەوری هەیە، یعنی تۆ حتمما فەرقی هەیە کەسێک ئەگەر بڵین با بڵین دانی ڕێک بێ باشە، بەڵام تۆزێک ڕەنگی دانەکانی جوان نەبن یان شکلی دانەکە جوان نەبێ، فەرقی هەیە لەگەڵ کەسێکە کە با بڵین خوارەیەکی زۆر یان ناڕێکیەکی زۆر لە دانەکانیان هەیە کە پێویستەکە یەکەم جار ڕاستکردنەوەی دان بکە ئەنجا بێت دوای ئەو هۆڵی سماڵ بکە. ئەمە شەر بەشێکە لە بە دەجمیل دانرێت ڕاستکردنەوەی دانەکە. بەڵێ بۆچی؟ لەبەرەوەی کە تۆ یعنی ئێمە دایم حسابی یەک شت ئەەکەین بەڕاستی، مهمترین شت ئەوەیە کە تۆ بە کەمترین لێگرتن لە دانەکە بگیرێ، باشە؟ تۆ ئەگەر کەسەکە نەخۆشەکە چارەخوازەکە دانی زۆر خوار بوو، ناڕێبکیکی زۆری تیا بوو، ناچار ئەبی ئەگەر بتوێ ڕاستکردنەوە نەکەی ناچارەبی زۆر لە دانەکە بگری، باشە؟ کە ئەوە شتێکی باش نییە بەڕاستی. بۆیە لەو حاڵەتانەوە باشترە چارەخوازەکە یەکەم جار ڕاستکردنەوەی دان بکە، ئەنجا دوای ئەوە کە ڕاستکردنەوەکەی تاو کرد ئەنجا ئەتوانێت دوای ئەوە هۆڵی سمایل بکە. ئەمە بۆ ئەو کەسانی کە دانیان زۆر ناڕێکە، بەڵام هەنیە چارەخوازیش هەیە کە وەکو وتم ئێستا پێشستا با بڵین کەمێک ناڕێکی لە دانیا هەبێ، یان با بڵین شەیپی دانەکانی بەدڵ نەبێ، یان ڕەنگی دانەکەی بەدڵ نەبێ، باشە؟ ئەو کاتە ئەوە بە ڕاستەوخۆ ئەتوانین بە هۆڵی سمایل یەکسەر بۆی ئەنجام بدەین. دەستخۆش. ئێستا مەبەستمە باس لە ئەو مادانە بکەم یاخود پرسیار بکەم لەوەی ئەم مادانە چین کە بەکاردێنن لە ڕێکردنەوەی ددانەکان یاخود وەکو توێژاڵێک لەسەر دانەکان بەکاردێن و جیاوازیان چییە؟ نەخۆش پێویستە تا چەند زانیاری ئەوێ لەسەر ئەمانە پێش ئەنجامدانی کارەکەی؟ عادەتەن با بڵین زۆر مهمە بۆ نەخۆشەکە بێت و داوای شتێک بکە، دکتۆرەکە بەڕاستی پلانێکی مەزبوط بۆ ئەو چارەخوازە دابنرێ. لەبەر چی؟ لەبەرەوەی کە تۆ با بڵین
کە باسی هۆڵیوود سمایل ئەەکەین و هاتیینە سەر ئیندایرێکتەکە باشە نەک ئەوەی کە بەپڕکردنەوەکرێ هاتیینە سەر ئیندایرێکتەکە دووشتەگرێ یان ئەوە تا بە توێکەڵ دروستیەکەی یان ئەوە تا بە کیفی کامل دروستیەکەی فەرقیان چییە؟ فەرقی ئەم دووشتە چییە؟ طبعی کەوتمان بە توێکڵەکە دروستیەکەی کەواتە تۆ زۆر کەمتر لە دانەکە دەگری یعنی ئێمە لە باس لە نیوملی ماکەین باشە هەنیا حاڵەت هەیە لەوەش کەمتر ئەبێ باشە ئەمەیەکە ئیتر بە مادە علمیەکەی کە پێوترێ ئیماکس یان فێلسپافیک ئەمە بەم نەوعاکرێ بەڵام ئەگەر هاتوو مەسەلەن ویسمان بیکەین بە کیفی کامل هەم ئەکرێ بە مادەی ئیماکسەکە بکرێت و هەم ئەکرێ بە زرگۆنەکەش بکرێ باشە طبعی مەوادی کۆنی جارانیش هەیە کە با بڵین سیرامیکی پێڵێن کە ساڵانی زوو ئەکرا ئێستش هەر هەیە بەڵام بەڕاستی ئەمە ئەبێ زۆر لە دانەکە زیاتر بگیرێت و ئەنجامەکەشی جوان دەرناچێ واتە بۆ کیفەکەش ئەبێ زۆرتر بگیرێت لە چاو توێکڵەکە ئەنجا لە بینی مادەی ئیماکسەکە و زرگۆنەکە و سیرامیکە کۆنەکەی کە باسی ئەەکەین با بڵین ئەمانش کە هەرسێکیان ئەکرێن بە کیف باشە ئەمانش فەرقیان ئەبێ لە لێگرتن لە دانەکە چنێک ئەبێت بەڵێ جا دکتۆر پرسیارێک بۆی کە نەخۆش یاخود ئەوەی کە مەبەستێتی لەم کاتەیە دەستکاری ددانی کات ڕوونتر یاخود تۆ یارمەتیان بێ باشتر بڕیار بدەن بەبێ ژمارە ئەمەوێت ئەوەم پێ بڵێ ئایا هەمیشە لە کارکردنی ددانەکانە نرخی گرانترینەکانیان باشترە یاخود مەرج نییە چونکە زۆر جار ئێمە دەبینین ئەوە قسێکی باوە دەڵێن ئیشیدان گرانە و بەڕێزیش پێش پرۆگرام باسی ئەوەت کرد کە پزیشکی ددانەکان کێشەی گەورەیانێت چونکە هەموو مادەکانیان هیچی ئێرە نیەم ناچارن هەموو شتەکان لە دەرەوە بێنن کەواتە بۆ نەخۆش ئەوەی کە گرانترە ئەتوانێت بە نرخەکە بڵێ ئەمە باشترە یاخود مەرج نییە باش با من بەنەوەیەکی کە جوابە بەمەوە دیاریگەیان ئەگەر باسی مادەیەک بکەین باڵین وەکو ئیماکسەکەی کە باسمان کرد ئەگەر ببینرێ لە دوو شوێن یانی باڵین لە دوو شوێنی جیاواز یا لە دوو دکتۆری جیاواز فەرقی سەرێکی زۆر هەبێ باشە حتمما فەرق لە ماوادا هەیە بەڵام فەرقێکی کەم هەبێ لە نرخی ئەو دوو دکتۆرە فەرقێکی وا دروست ناکە بەڵام لە فەرقێکی زۆرە بە فەرق دروست ئەکا کەڵین فەرق دروستەکە ئێمە وەکو بیدایەت وتمان کار دیاریگان ئیشەکە هەم زانستە هەم هونەرە ینی ئەم دکتۆرە تۆ بحسابی ئەوەی بۆ بکەی کە ئەزمونێکی باشی هەیە لەم ئیشە باشە فەرقی هەیە لەگەڵ کەسێکە کە تازە دەسی پێکردو وانە ئەنجا لەگەڵیشە ئەو دکتۆرە لەگەڵ چ تاقیگەیەکە ئیشەکە ئەوەش دەوری هەیە چکە تۆ نەخۆش مافی خۆیەتی پرسیاری تاقیکێکە بکات دکتۆر ئاساییە لای دکتۆرەکان یا بڵێ مادەکە چییە پیشانم بە ناهەخۆی ئەبێ ئێمە عادەتەن مەسەلەن هەم بۆ هەموو چارە خۆزەکەیت بیوێت هۆڵیوود سمایل بکات و ڕوونکردنەوەیەکی مەزبوطی بۆ ئەی بێڵەی مەسەلەن گریمان ئیماکسەکە بەم سعرەیە زرگۆنەکە بەم سعرەیە فەرقیان ئەوەیە ئەمە زۆر کەمتر لە دانە هەروەکو بینینی شەریکاتی چۆن لەم دوایانەیە تۆزێک بۆ تۆکسوفی لەڕوانش لەم دوایانە تۆزە خەڵک زیاتر وەشیار بۆ بزانێ بۆ تۆکس هەمووی هەمان شەریکە دروستی ناکات دەم خۆش ئەمەش عینەن شتە یعنی تو با بڵین لە مەجای ئەسنانە با بڵین ئەنواع وەشکال شەریکات هەیە زۆر باش هەیە خراپ هەیە زۆر خراپ فەرقیان ئەبێ مەبەستەکەم بۆ ئەوەی بۆی سارە وایە بەڕاستی بۆی لێرە غەدر لە دکتۆرەکەش نەکرێت وەگە بڵین سارە هە سارێ و ئەڕواتوانە ئێمەش مەسەن کیفێکە و دان بەس فەرقیان هەر ئەبێ منیش مەبەستمە وتم بۆی غەدر لە دکتۆرەکەش نەکرێت جاری وا هەیە ئەوترێ ئەم دکتۆرە ئەمەی زۆر گرانترە بەس ڕەنگە ئەگەر لێکۆڵینەوە بکرێ ماوادەکەی ئەمیان هەر خۆی لە شەریکەوە گرانترە ئەزمموی دکتۆرەکەش دەورە بینە لەبەر ئەوەی کە با بڵین تۆ دکتۆرێکە زۆر حاڵەتی هۆڵیوود سمایلی کردبێ حتمما فەرقێ بێ لەگەڵ کەسێکە تازە دەسی پێکرد دەبێ یان ئەوەنە ئەم نوع نەخۆشانەی نەبینی بێت حاڵەتی معقد هەیە بەڕاستی کە جاری وایە تۆ بۆ هەمێ حاڵەت کاک دیاری نەخۆشیێت ئەڵێ هۆڵیوود سمایلمێت لای وایە تۆ بە هەفتەیەک یەکسەر بۆی نەجاتەیت و تاوە بێ بەڵام کاتێک کە تۆ پشکنینی کاملی بۆکەی جاری وایە پێویستت بە ئەشعاش ئەبێ بۆی سەیدانەکانی بکەی وەزعی چییە چی نییە وانە یعنی شتەکە ئەو نیە یەکسەر نەخۆشەکە دابنیشێت و یەکسەر تۆ ئیشەکەی بۆ پێشتی وانە ئەبێ پلانێکی مەزبوطت هەبێ بزانێ نەخۆشەکەش پێی بوترێ کە چی بۆ ئەکرێ و بۆ چیش ئەیکەی
من لە پرشتێکی کە لە لام پرسیارە بۆ لای پزیشکە بەڕێزەکان ئێوە بابەتی تایبەت کە بۆ جوانکاری نەخۆشێک بۆ لاتان نەخۆش لی تێکەڵ نابێت بڵێت پزیشک وازانە پزیشکی ددان جوانکاری تەنیا کاری جوانکاریە بەڵام ئێمە لە کاتێک کازانین پزیشکی ددان ئەرکێکی زۆر گرنگتر و بەشێکی جستیمان لە لای ئەتیکە لە ڕووی ئازار لە ڕووی کولۆربوون زۆر مهمە ئەم شتە نەخۆش لی تێکەڵ نابێت بۆیە دایمەن ئەبینی ئەم چارەخوازانی کە داوای جوانکاریەکە شتێکی لە مێشکایە مەسەرەن ڕسمێکی بینی بێ ئیتر لە سوۆشیال میدیا بینی بێتی یا شتێک یا کەسێکی نزیک خۆی بینی بێ ئەڵێ عینەن ئەو شتم بۆ بکە ئەو شتە وجودی نییە بڵێ عینەن ئەو شتم بۆ بکە بۆ فەیسی نەخۆشەکە دەوری هەیە لێوی نەخۆشەکە دەوری هەیە دانی نەخۆشەکە پووک ئسقان شەویلگە ئەمە هەمووی دەوری هەیە ئەو شتەی ئێمە خواخوا هەر دیار نەبێ سەرەکی گەورەترین کارگەری هەیە لەسەر فەرقی ئەبێ شتەکان فەبووە یعنی تۆ مەسەرەن ئەبینی هەمان دکتۆر ئیشی هۆڵی چمایڵەکە با بڵێن لە حاڵەتێک بۆ حاڵەتێک فەرقی ئەبێ ئیشەکانی بۆ چونکە مەجموعەیەشت هەیە حکمی ئەەکە بۆیە یعنی ئەبێ بۆی من وتم چی وتم زانست و هونەرە یعنی تۆ جاری وایە مەسەرەن نەخۆش یەت مەسەرەن داوای هەنێشتت لێ ئەکا با بڵێن کە دانی بە نەوعێک بۆی بکەی ئەڵێ کاکە ئەمە زانستی نییە بیشیکەی سوودی لێ نابینی دوای فترەیەکی کەم پەشیمانە بیتەوە ڕاست خۆی ئەوە مهمە بەڵێ کەواتە بە شوەیەکی ئەندازەی و هوەری دەبێت هەم نەخۆش هەم پزیشک بە ئاگا بلەوەیکە لایەنە تەکنەلۆژیەکان لەم سەردەمە پێشکەوتنی تەکنەلۆژی چەند کاریگەری هەبووە لەسەر دروستکردنی زۆر لەبەرەوەی کە مەسەرەن بەسیترین نمونە جاران تا چەند ساڵێک پێش ئێستا باڵێن کە دان بچووک ئەکرایە و ئەوانە مەسەرەن بە قاڵبی احتیاجی قاڵبی ئاسایی قاڵبمانەگەر بۆ نەخۆش ئێستا شت پێشکەوتووە تەکنەلۆژیا هەیە سکانەر هەیە نەخۆشەکە هەردانیشێ بە 5 دقە 6 دقە سکانێکی کاملی بۆکەن نە ئزعاجە بێ بۆ شتێک کە لە دەنیا ئەبێ دیتێڵی زیاتر و باشتر دەرئەچێ کات کەمتری پێویستە ئەمە ئەگەر بابڵین لە ڕووی ئەم شتانە لە ڕووی تاقیگەشەوە عینەن شت جاران ئەبوایە ساڵانی زوو ئەبوایە ئەو قاڵبە مادەیەکی تایبەتیان تێکردایە وەکو گەچ با بڵین خۆی گەچ نییە بەس نمونە دوای ئەوە با بڵین ئەو کەسێک کە ئیش لەسەر با بڵین ئەو شتە ئەکا دانە دروستیە کرد ئەستەنە هەر هەمووی بووە بە کۆمپیوتەر شتەکان زۆر فەرقی کردووە هەمووی بووە دیجیتال کە ئەڵین دیجیتال لێرە دوو شت هەیە زۆر مهمە هەم لە ڕووی کاتی کەمتری پێ ئەچێ و هەم لە ڕووی دیتێڵ و جوانی زیاتر ئەیە ڕاستەوەردەکاری تێکەڵاو ئەبێ بەڕاستی بڵێ دکتۆر لە کاتی جوانکارەکان و دانانی ئەو توێژاڵ بە یا هەر کام لەو شتانە بێت کە باسمان کرد کێشە سەرەتایی و گرنگەکانی ددانەکان چۆن مامەڵان لەگەڵ دەکرێت بۆ منەوە نەخۆشە دانی کلۆری هەبێ دەمار بڕین هەبێ بەزەن پڕکردنەوەی تر ئەو کێشانی کە پەیوەندی ڕاستەخۆیان بەلایەنە تەندروستیەکەوە هەیە ئەگەر نەخۆشێک ئەمانەی بیرچوو بێ یاخود ئەمانە خۆی لە پزیشکەکەی شارد بێتەوە نەیوت بێ من کێکێک لەم کێشانم هەیە دواتر چی ڕوودەدا خۆی بۆیە ئەگەڕێنەوە سەر پوینت یەکەم لە بیدایەتی قسەکانەکانمانەکە باسمان کرد با بڵین وتم زانستەکە زۆر دەوری هەیە بۆچی لەبەرەوەی کەوتیشم جاری وایە پێویستمان بە ئەشعەی تایبەت ئەبێ نەخۆشەکە بیڵێت یانێڵێت دکتۆرەکە ئەبێ دکتۆرەکە خۆی بە ئاگابێ لەوە سەیری شتەکان کامل بکە یانی مەسەرەن کە تۆ دانێک ئەبینی با بڵین کلۆریتیایە و بەتەمای ئەو نەخۆشە هۆڵی چمایلی بۆ بکەی ئەبێ بەو نەخۆشەکە بودرێکە ئەم دانت کلۆرە بێ چارەسەری بکەین یەکەم جار ئەنج توانین دوایەوە هۆڵی چماڵەکە بۆ ئەنجام بین ناکرێتەوە لەسەر دانێکی کلۆر بێ هۆڵی چمال بکەیت بۆچی مەبەستەکە لێرە بۆ ئەوەیانمە دواتر چی ڕۆیە من دانێک یا مەسەن دوای ئەوە عەفو دانەکەش ساغێک دروست کراوە دوای هۆڵی و سمالەکە کێشەکانی ترچین لە ڕووی تەندروستی و دروست ببن ئەگەر دوایی کلۆر ببێت باسی یەکەمین شت بکەین کە با بڵین ئەگە کلۆر بوو و چارەسەر نەکراوە سەر هۆڵی چمالمان بۆ کرد طبیعی ئەو کلۆریە و دەودە هەزیاکە یعنی ڕەنگە تۆ بە کلۆریەکی زۆر بچووک بە تێچوویەکی زۆر کەم بە کاتێکی زۆر کەم بتانی چارەسەری بکەی بەڵام ئەگەر ئەهمالی و تیا کرد و پشتگوێت خست و یەکسەر هاتی هۆڵی چمالە بۆ کرد سبەی دووس بێ ئەو کلۆریە زیاکە لە عینەن کاتە ڕەنگە ببێ بە دەمار بەڕین دانەکە لە هەنێ حاڵەت هەیە ئیلتیهاباتێکی زۆر دروستەکە ناچار ئەبی ئەو کاتە باشە دانەکەی بۆ بکێشی ئێکە ئێمە ئەگە کێشەیەکمان هەبێ و بچووک بێ و بتوانین بە ئاسانی و بە زووترین کات چارەسەری بکەین ئەوە باشترە یەکەم جار ئەوە بکرێ ئەنجا دوایەوە هۆڵی چمایڵەکە بکەین
دەستخۆش ئەمانەش بابەتی زۆر گرنگن. دکتۆر بابەتی بژاردەی خودی نەخۆش خۆی پێشتریش باسی ئەوە بۆ کردم شێوەی پووکی شەویلگەی نەخۆشەکە گۆڕانکاری بەسەردادێت. بەڵام ئێمە کاتێک کە دەڵێن جوانکاری لێرەشدا تا ڕادەیەک نەخۆش حەقی خۆیەتی کە ئەڵێ من بۆی جوانکاریەکەم بۆی بگۆڕێم بۆی جیاواز بم. ئەمە ئێوە چۆن مامەڵی لەگەڵەکەن کاتێک کەسێک کە خۆی ددانێکی ڕێک و کورتی هەیە حەزی لە دانێکی درێژ و گەورەیە و پێچەوانەوە هەیە دانەکانی گەورن ئەڵێ من ئەمەدانی بچووکتر دروستکەمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتە ئەم حاڵەتانە علم زۆر پێشکەوتووە ئێستاکار دیاریان یەکێ لە شتەکانەوەی کە تازە هاتوۆتە پێشێ با بڵین بەم چەند ساڵی ئەخین گریمان توای دانێت کە کەسەکە هاتووە چارەخوازەکە و با بڵین قەراری هۆڵی سماڵیە دانەکانمان بۆ دەستکاری کرد پێشەوەی کە دانەکانی بۆ دروست بکەین لە تاقیگە باشە شتێکی بۆ دروستەکەین بە کوردی خۆمان وەکو پراوەیەک وا ئەبێت باشە ئەمە سوودی چییە ئەو شتە نەخۆشەکە فکرەیەکی کەمی بۆ دروست ئەبێ ئەزانێت کە لە دوایە دانەکانی چۆن دەرەچێت یعنی مەسەلەن دانێکە ئەگەر بینی مەسەلەن تۆزێ کورتە بێ درێژی کاتۆ یا دانێت تۆزێ درێژە بێ و کورتی کاتۆ باشە ئەوە یەکسەر تۆ بۆ شتە ئەیبینی باشە بەڵێ ستێپێکە پێش ئەوەی کە دانەکان بە تاوەتی دروست بکەن نەخۆشەکە لای معلومە بێ کە دانەکانی تقریبن چۆن دەرەچن ناڵێن ساسە بەس ئەتوانین بڵین ساهشتا بۆنەوە کە ڕێژەیەکی کەم نییە بەڕاستی باشە ئەنجا لەگەڵیشە ئەگە سوتفەتەن مەسەلەن جاری وایە نەخۆش یەک پێتە لەڵەوە مەسە منەمێ دوودانی پێشەوەم درێژکەمەوە باشە کە بۆی ئەەکەی بەم شتە و سیرەکە جاری وایە مەسەلەن پەشیمانە بێتەوە ئەڵێ تۆزە بۆم کورتکردنەوە یان نە بەعکسەوە ئەڵێ بالفعل وەکوی کە خۆم ویستومە ئاوا دەخشۆ زۆرم حەزلێتی بۆیە ئەو شتانە با بڵین کار ئاسانیە بێ بۆ هەم بۆ دکتۆرەکە و لە عینەن کاتیشە نەخۆشەکە زۆر زیاتر لە شتەکان تی ئەگە کە بزانێت دانەکانی لە دواتریا چۆن دەرئەچن بۆی تۆ لە کۆتاییە یەکشت بەلامانەوە میمە ئەنجامێکی زانستی و هوەر دەرچێت ڕاستە ئەوە بەزەبت ئەوە ڕاستە ئێمە دەزانین ددانەکان و زمان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە قسەکردن و پەیوەندی مرۆڤ و تەنانەت هەندێک جار بۆ ئەوانەی کە مەسەن پسپۆڕی دەنگەژێکان و ڤۆکاڵین با بڵێن ئەزانن لە دەنگ دروستکردنیشە ئێمە دان فەرق ئەکات بۆ کەسێک هەندێک کەس هەیە هەندێک پیت ناتوانێت بەوکو خۆی بڵێ هەندێک کەس هەیە مەسەلەن ڕەنگە لیکی دەمی تفی دەمی بێتە دەرەوە ئەنجا ئەمانە ئێوە وردەکاری ئەمانە چۆن وەرئەگرن بۆ نەخۆشێک دواتر ئەم نەخۆشە دووچاری ئەوە نەبێ بەهۆی مۆدلێکی جوانکاری کاڵی بژاردووە دواتر مەسەن شێوازی قسەکردنی نەگۆڕێ ئەمە بۆ یعنی حاڵەتێکە ناڵین ڕوونایە بەڵام زۆر دەگمەنە بەڕاستی بۆچی زۆر دەگمەنە لەبەر ئەوەی کە ئێمە ئەگەر بین باسی توێکڵەکە بکەین توێکڵی ئیماکسەکە بکەین ئەو حاڵەتە دروست ناکە بۆ چکە تۆ دانەکە بەس لە بەشی پێشی دانەکان لێی گیراوە وانە ئەیکەواتە تۆم ئێمە کە قساکەین ئێستا با بڵین زمانمان بەر بەشی پێشی دانەکە ناکەێت وانە ئەمە فەبۆیە لەم حاڵەتانە ئەو شتە دروست ناکە لە هەنێ حاڵەتە دروست ئەبێت کە چارە خوازەکە با بڵین هۆڵی سماڵێکی بۆ ئەەکەیت بۆ دانەکانی شەویلگەی سەرەوە خوارەوە و لە عینەن کاتیشە با بڵین هەنێشتیشی کەشت بۆ ئیزافە کردووە فترەی کەم بە نەخۆشەکە ئەوترێ بە چارەخوازەکە ئەوترێ کە ڕەنگە مەسەلەن هەفتێک دەڕۆژێک مەسەلەن لە کاتی قسەکردنا مەسەلەن هەستەکەی زمانت بیگرێ یان لێوت مەسەلەن لە هەنێ شوێن بیگرێ بەس وردەوردە ئەو شتانە نامێنن بۆ لەبەوەی کە چ لە زمان چ لە لێ و با بڵین ئەمانە ئەوڵ ئەخیر ماسوولکەن وانە فەبۆیە ئەم ماسوولکەیە وەکو میمۆریەک وایە خۆی ڕاهێنێ لەگەڵ شتە تازەکەیە بەڵام چییە کاتی کەمێک پێویستە هەر ئەوەنە شتەکە بەڵێ ئەنجا باسی لێوت کرد زۆر بەیجار لە خانمان بە تایبەت ئەمە ئەبینین کە لە دوای جوانکاری ددان پێویستیان بۆ بێ لێویان پڕ بکەن یاخود پێشانەوە دەکەسێ لێوی دەستکاری لێوی بکات بە جوانکارەکانی دیکە ئەمە تا چەند پێویستەکە و یاخۆ هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بۆ پێش دروستکردنی ددانەکەیە کە ئەم ددان تازە دروست ئەکات ئەم لێوی بە جۆرێک بووە و مەرجە ئەوەی ددانی دروست کرد لە خانمان دواتر لێوی ئەستورتر بکات وەکو مەرج نییە کەوتۆتە سەر کەسەکە خۆی چارەخوازەکە خۆی ئایا حەزی لێتی بیکە یان نە بەڵام ئێمە ئەگەر بین بڵین چارەخوازێک ئەگە بێ فیلەر بکات و لە عینەن کاتیشە با بڵین نیازی ئەوەشی هۆڵی سماڵ بکە وا باشترە فیلەرەکە بکرێ یەکەم جار باشە ئەنجا دوای ئەوە هۆڵی سماڵی بۆ ئەنجام بدرێ بۆچی لەبەرەوەی کە یین هۆڵی سمایل ئەکەین ئێمە لەسەر ئەم دقەی شکلی نەخۆشەکە
دروسی ئەەکەین بەس بەشی دەرکەوتنی ددانە لە شێوازی قسەکردنی چۆنە لەم دقەیە شکلی لێوی چۆنە لەم دقەیە شکلی دانەکان لەسەر ئەم ئەساسە دروست ئەەکرێ بەڵام ئەگەر بێت و چارەخوازەکە دوای هۆڵی سماڵەکە بێت فیلەر بکە ڕەنگە بەسەبە بێەوەی کە فیلەرەکەی کردبێت دانەکانی بەو شێوەیە دەرنەکەون وەکو پێش فیلەرەکە باشە و لە عینەن کاتیشان هەنێ چارەخواز هەیە ناچار ئەبێ دوایەوە هۆڵی سماڵەکەش بگۆڕێتەوە باشە بەڵام ئەگەر بین بڵین ئایا پێویستەکە هەموو چارەخوازێک با بڵین بێت فیلەر بکات ئەنج هۆڵی سماڵەکە نەخێشتیوانە ئەمە تەنها پەیوەندی بە نەخۆشەکەەوە هەیە ئەگەر لایەنە علمیەکە باز بکەین لایەنە زانستیەکە باز بکەین بۆ کێ یعنی پێشنیاری ئەو شتە ئێمە بۆ ئەو چارەخوازانی کە با بڵین لە کاتی قسەکردنایە لە کاتی پێکەنینە پووکیان زۆر دەرەکەن طبیعی ئێمە لەم حاڵەتانە یین نەشتەرگەری پووکی بۆکەین پووکی بۆ ئەبڕین بۆ چارەخوازەکە بەڵام لە عینەن کاتە زانست مقەیەدی کردووی بە هەنێ قیاسات و هەنێ حسابات ناتوانانی تێپەڕێکەی بۆیە ئەگەر لە دوای ئەنجامدانی نەشتەرگەری پووک با بڵین و زانیمان نەخۆشەکە ئیتر شکلی ئێستا ئاوا مەزبوطە و بە دڵیەتی باشە یەکسەر دوایەوە هۆڵی سماڵەکەی بۆ ئەنجامین و پێویستی بە هیچ شتێک نابێت بەڵام لە هەنێ حاڵەتە ئەبینی لەگەڵ نەشتەرگەری پووک باشە هێشتا پووکی زۆر دەرئەکەوێ فبۆیە تۆ ناتوانانی لەوە زیاتر پووک بڕینی بۆکەی ئەو کاتە پێشنیاری ئەوواکەی بۆ چارەخوازەکە کە فیلەر بکات و ئەنجا دوای ئەوە هۆڵی سماڵەکە بکە لە کۆتاییە بۆی ڕزەڵتێکی زۆر جوان دەربچێت باشە وەزانستیش دەربچێت مهمترین شت ئەوەیە چکە دایم بەڕای من ڕاستە ئەوەڵ وەخیر هەموو کەسێک حەزەکە خۆی جوانکە شکلێکی جوانی هەبێت بەڵام نابێت تۆ زانستەکە پشتگوێخ بخەیت و گرنگ بە تەندروستیمانەوەشە بەڕاستی جوانێکی تەندروستمانەوێت لە کۆتایی ئەوەی کە من لە یادم ما بێت دواتر کاتێم بەڕێزت چیم بیرچووە لەو مەسەلەی جوانکاریە هەندێک تشتیکە کە دەبینین هۆکاری دواتری دروست ئەبێ بۆ سەر لایەنە جوانکارەکە ئەویش دروستبوونی ئەو دانانەی کۆتایی شەویلگەکانمانن لەسەرەوە لە خوارەوە هەندێک جار کەسانەکەن کە ئەو دانانە دروست ئەبن و دەرناکرێن و دەبێتە هۆکارێکە لە داهاتوودا بۆ تەمەنێکی بەرزتر دانەکانی خوارەوە سەرەوە خوار ئەبن ئەمە لەکوێی زانست و لایەنەکەی ئێوەیە کە نەخۆش لەکوێدا دەبێت ئاگداری ئەم ددانانەی بێ کاتە بۆی دانی خوار نەبێت لەگەڵ تەمەنە ئەگەر ئەو جوانکارانی دیکەش نەکە باش پێویستەکە بە نوعێکی کە قسەکان بکەم و ئەنجاوردەوە دێم بۆ بەڵێ من هەرۆنە بیرۆکەکە بگەنمە بەڕێستان تۆ پرسیارەکەی جەنابەت پێویستەکە هەموو چارەخوازێک 6 مانگ جارێک سەردانی دکتۆر بکە باش بۆچی یەکە من لەبەر ئەوەی کە ئەگەر باسی پاکردنەوەی دام بکەین و بۆنی ناودەم و ئۆشتانە هەموو کەسێک پێویستەکە دانیشتنی بۆ بکرێت لە لای دکتۆر جیاواز لەوەی کە خۆمان ڕۆژانە لە ئەوەی ڕۆژانی خۆمان ڕۆژی 2 بۆ 3 جار بەکاری ئەهێنین لە ماڵەوەیکەین پەتیدان بەکارێنین ئەمە شتێکی ئەمە بەشێکی بەڵام بەشە سەرەکیەکەش ئەوەیە کە تۆ 6 مانگ جارێک سەردانی دکتۆری دام بکەی ئەگەر کلس هەبێ لە سەردانەکان کلسەکان لا ببرێن پاکردنەوەی دانت بۆ بکرێ و لە عینەن کاتە 6 مانگ جارێک دکتۆرەکە پشکنینێکی تازەت بۆ ئەکا بزانەوەز ئەی دانەکانە چۆنە باشە ئەگەر دانێکە کلۆریتیابێ پێتەڵێ ئەگە داکتەکاتەوە کە ئەم دانە پێویستی بە چارەسەرە ئەگەر کێشەی دانەژیریەکانمان هەبێ باشەکە هەموو کاتێک ئەو کێشەیە دروست ناکە ینی زۆر کەس هەیە مەسەن با بڵین دانەژیریەکانی بەڕێکی سەر دەرەکەن و پێویست ناکە هیچ دەستکاریەکی بکەین وانە بەڵام لە چ کاتێکا پێویستەکە تۆ با بڵین وەکو دکتۆرێک وەکو پزیشکێک تەداخلی تیا بکەیت و نەخۆشەکە ئاگادارکەیتەوە کاتێک کە ئەبینی با بڵین ئیلتیهاباتی بۆ دروست کردووە کاتێک کە ئەبینی بەشێک لە دانەکە سەری دەرکردووە بەڵام مەجای ئەوەی نەماوە دانەژیریەکە بە کاملی سەر دەربکە باشە لە هەنێ حاڵەتە ئەگەبێن ئەبێ چارەخوازەکە ئاگادار بکرێتەوە کە ئەم دانە لە داهاتووە ئەگەری ئەوە هەیە کێشت بۆ دروست بکە دەرکردنی ئەو دانە باشتر ئەبێ بۆ هەنێ حاڵەت بۆ لەبەر ئەوەی کە جاری وهەیە بینی دانەکە خۆی مەسەن با بڵین لێرەیە باشە ئەگەر بەخواری سەری دەرکرد دەبێ ڕەگی دانەکەی پێش خۆی ئەخوا کلۆری دروستەکە بۆ دانی پێش ئەوە التیهاباتێک دروستەکە بۆ ئەم منتیقە ئەنجا ئەو ئازارەی کە دروستی ئەکا بەڕاستی ئازارێکی زۆرە چکە عادەتەن دەموچاو با بڵین بەشێکی زۆر خوێن ئەچێ بۆی ئەنجا لەگەڵیشە ئەگەر بین باسی دانەژیریەکان بکەین لە شەویلگەی سەر و خوارە و زۆر لە کۆتاییە کەواتە لە جۆمانەوە نزیکە لە شان و ملمانەوە نزیکە لە قورگەوە باشە کاتێک نەخۆشەکەیت مەسەلەن یەت زۆر نەخۆشەیە مەسەلەن
چۆ بۆ لای دکتۆرێکی قورگولوتیۆ فحسی بۆ کردووە زانیوێتی دکتۆرەکە کە کێشەی نەقورگی هەیە نەلوتی هەیە نەگوێ هەیە یەکسەری حالەیەکا بۆ لای ئێمە بۆ چکە ئەزانێت کە ئەو کێشایە ئەگەر دانەژیریەکە کێشەیەک دروست بکات ڕێک ئازارێک دروستەکە بۆ ئەو منتیقی دەستخۆش دکتۆریان ئەگەر شتێک ما بێت لەو بابەتەی ئێمە بابەتی جوانکاری و تەندروستی بە گرنگی بزانی من نەمپرسی بێت کۆتایی پرۆگرامەکە کات دەدە من جەنە مهمترین شت هەر چارەخوازێک کە هۆڵی ئیسماعیلی ئەنجامدا یان حتا تەنانەت چاندنەوەی دان نییە هەر شتێک پاکردنەوەی دان پڕکردنەوەی دان ئەوە نییە تۆ یەک جار بیکەیت تویتر تاو نەچی بەلایە معنای ئەوە نییە کە تۆیتر هەربێ جارێکی تریش پارەی دیاسەر بکەیت و پارەی لێبەی ئەوانە بەڵام بچیتەوە بۆ لای دکتۆرەکە و دایم ئاگادار بێ لە وەزعی دانەکانت چۆنە ئەگەر کێشەیەکی بچووک هەبێ بەسیط هەبێ زوو بە زوو هەل بکرێ زۆر باشترە ئەوە زۆر مهمە یعنی با بڵین متابعی نەخۆشەکە بکرێ وەکو 6 مان جارێک کە باسم ئەینشت ئەگەر کەسێک جوانکاری کرد دەبێ یان دەماربڕینی کرد دەبێ یا پڕکردنەوەی کرد دەبێ یا شتێکی کرد دەبێ زۆر متابعەکە لەگەڵ دکتۆرەکەی خۆیان وی بزانێت کە هەموو شتەکانی مەزبوطە دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم دکتۆرە زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە سوودی باشم وەرگرت لە وەڵامەکان ئینشەڵا بینەرەکانیشم بە ئاماشەوە بوون زۆر سپاس بۆ جەنابتان بینەر و بیسەر خۆشەویستەکانم هیوادارم سوودتان بینی بێ لە وەڵامەکان و هەروەها سەرنجتان شوبێتە سەرەوەی کە زیاتر بە ئاگایانەوە ماوەڵە بکەن لەگەڵ جوانکاریە تەندروستیەکان و هەمیشە تەندروستی لە پێش جوانیدان.